ئازان و خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا لەگەڵتان دەبین. باز لە وەرزشکردن دەکەین لە نێو بەفر و لە نێو سەرمادا، هەمیشە کە باز لە وەرزش و ئەوە دەکەین لە نێو بەفر و سەرمادا، هەمیشە توانایەک و هێزێکی تایبەتی دەوێت کە بتوانی لە نێو بەفرێکی زۆردا وەرزش بکەیت. ئەو میوانەی ئەمڕۆی کە گفتوگۆی لەگەڵ دەکەین لە وەرزی زستاندا، هەمیشە بەردەوام لە نێو بەفر و لە نێو سەرمایەکی زۆردا وەرزش ئەنجام دەدا، بزانی خودی خۆی چه سوودێکی بینیوە لەم جۆرە وەرزشکردنەوە، سوودەکانی چین و کەسێکیش بێوێت لەم وەرشەدا بتوانێت لە نێو بەفردا وەرزش بکات و پەرەی پێ بدات، دەبێت گرنگترین ڕێنمایەکان تەکنیکەکان چین، چکە لە خۆڕا ناکرێت خێرا بچیتە نێو وەرشە، پێویستی بە کۆمەڵێک ڕێنمایی و تەکنیکی جیاوازەیە. گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بەڕێز کاگێ من جەلال، وەرشەوان و هاوکات کارمەندی تەندروستیشە. کاگێ من جان سڵاوی خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش بەنای خوای بەخشەندەوە میهرەبان، ئەم کاتتان باش، بەیانیتان باش. زۆر سپاس. کاگێ من ئەگەر بۆمان باس بکەیت ئەم وەرزشە کە بەڕێستان ئەنجامی دەدەن ماوەی چەند ساڵێکە پێم وابێت، ئەمە چۆنیە، تەکنیکەکانی چۆنن و بدایەت ئەگەر بۆمان باس بکەیت دەبێت چی بکرێ بۆی کە بچیتە نێو ئەو وەرشەوە، چووکە ئەمە جیاوازە لە وەرشەکانی دیکە ماوەی چەند خولەکێک لە نێو بەفر و لە نێو سەرمادا دەمێنیتەوە. بەڵێ تەکنیکەکان وەیان بان بڵین ڕێنماییەکانی چوونە ناو ئاوی سارد وەیان سەهۆڵا و وەیان بەفر. تەبان ئەمەش وەرزشێکە وەکو سەرجەم وەرزشەکانی تر، وەکو یاری ئاسن، وەکو باسکە و دووگۆڵی، هەروەک چۆن ئەوان یاسایان هەیە ڕەسمیە و وەرزشێکی زانستین، ئەمیش بە هەمان شێواز ئەبێ سەرەتات خۆ ئامادەکردنێکی باش هەبێت، نابیانی کتوپڕ بچیتە ناو وەرزشەکە، هەروەک چۆن یاری ئاسن سەرەتا ئیحماکردنی هەیە، ئەمیش بەم شێوازە سەرەتا ئیحماکردنی هەیە، بۆ ماوەی چەند خولەکێک خۆگەرمکردنی هەیە و شلەمەنی باشە خۆی پێشەوە، و هەروەها ڕاهێنانی NLP-ەکەی واتە بە مێشکت ئیعازەیە ئاڕاستەیەکەی کە من یاچمە ئێستا بە خۆتەڵی ئەچمە ناو ئەو بەفرە، ناو ئەو ئاوە ساردە، پێویستە ینی مێشکیش لەگەڵ ئەو ئاڕاستەکردنی خۆتا ئامادەکاری وەرەگرێت. ئەمە خۆگەرمکردن، ئیعازی مێشک و هەروەها شلەمەنی خواردن، بەم شێوازە هێور ئەچیتە ناو بەفرەکە وەیان ئاوە ساردەکە. سەر شاشە بەڕێستان پێشەوەی بچنە نێو بەفرەکە کۆمەڵێک ڕاهێنان دەکەن، کۆمەڵێک جوڵەی جیاواز دەکەن. ئەم جوڵەیە هەر ئەوەیە کە ئاماژەت پێکرد بووی کە ئەم جستەیە گەرم دابێت و ئامادەی تێدا بێت بۆ نێو ئەو بەفرە. بەڵێ بەتەیەکیت ئەو ئیحماکردنە ینی من داهێنانێکی خۆمانە وەکو ئەوەی کە بینیومە لە وڵاتانی جیهان، ئەو ئیحماکردنی ناوێت. تەپان ئەوان ڕاهاتون کە ئەچنە لاویانی وەکو ئەوەی کە بڵێ زۆر زاڵ بێ بەسەر وەزعەکە کە چێتە ناو ئاوەکەیان بەفرە سۆڵاوەکە هەناسەی ناجوڵێ، ئەمەتر وەکو چۆن بڵێ ئەو پەڕێتی. بەڵام بۆ کەسێک سەرەتای بێوێ وردە بچێتە ناو بەفرەکە، ئەبێت ئەو ڕاهێنانە بکە، ئەو وەرزشە بکات، جەستەی وەکو چۆن بڵێ وزەی گەرمی وەرەگرێت، چونکە لە دوایەوە کە چوویتە ناو بەفراوەکە جەستەت بەرە سەرمایە چێتە ناو خانەکان و وزەی وەکو چۆن بڵێ سەرما وەرەگرێت و وزەی گەرما سەرفەکات لە جەستەتا. پێویستە پێشەوە ئەو ئیحماکردنە ینی جەستەت گەرم ڕادا هاتبێ. ئەمە یەک دووش بۆ لێدانی دڵە، ینی تەکنیکەکە ئەوەیە کە خۆم ڕاهێناوە لە سەریان، با بڵێن داهێناوی خۆمە خۆگەرمکردنە، بۆ ئەوەی دڵت لێدانی دڵ کتوپڕ نەکەوێتە سەر لێدانێکی سورعەت، ینی زەربە بەردڵ نەکەوێت، چونکە تۆ کتوپڕکە چیتە ناو ئاوە ساردەکە یان بەفراوەکە، یەکسەر مێشکمانی ئاز بۆ دڵە نێرێڵە حاڵەتێکی نەخوازران ڕوویاوە، پێویستە خوێنێکی زۆر بنێرە بۆ خانەکانی لەش، باش ئەمە بە سورعەت ئەم ئیعازە دەدرێت. بەس پێشەوەی تۆ دڵ ئەو سووڕی خوێنەی چالاک بێ، خۆت چالاکیەکەی، خۆت سورعەتیەکەی بە شێوازی وەرگرتنی هەناسەی تون و وەدانەوەی. ئەمە تەکنیکی ویم هۆفی پێڵێن، واتە بەم شێوازە چەند هەناسەیەکی تون وەرەگریت و ئەیەیتەوە، واتە دڵت دەخەیتە سەر لێدانێکی خێرا و هەناسەی تون کە وەرەگری ئۆکسجینێکی زۆرە نێری بۆ سەر جەمخانەکانی لەش. ئەمەش لەو کاتایانی بە سورعەت ڕوئەیە کە چیتە ناو سەهۆڵاوکەیان بەفرەکە، بەس پێشەوە خۆ دەخەیتە سەر ئەو ئاڕاستەکردنە، واتە تۆ ناتەوێت کتوپڕ دڵت بکەوێتە سەر ئەو لێدانە. هەر بۆ یەک ئەروات کرد
واتە زەربە بەردڵت ناکەوێ ئەمە ڕێنمایەکە لەوە هاتووە. زۆر باشە کاکێ من گرنگترین ئەو سوودانەی کە لەم وەرزشەدا کەسێک ئەنجامی بدات پێی ئەگات چ سوودێکن؟ بەڵێ سەبارەت بە سوودەکانی چوونە ناو بەفر سوودەکانی زۆرن بەڕاستی ئەمە بەرنامەیەکی تایبەت تێوێ بەڵام بە شێوازێکی کورد دەگەر باسی بکەین ئەکرێ بە دوو بەشەوە سوودەکانی یەکەم سوودی دەرونی واتە ئەو سترێز و قەلەقیەی کە لەسەر ئێمە کۆ ئەبێتەوە کە چوونە ناو ئەو بەفر و سهۆڵاوە ئۆتۆماتیکی بەرەبەرە نامێنێت ینی هەز بە خۆشیەکەی هەز بە دڵودەرونێکی ئاسوودە و خۆشەکەی یعنی هەمیشە ئەگەر چاتانێ کاتمە ناوفرەکە پێکەنین ئەوگریانی خۆ هەر بڕۆ بەر ئاوە سادێک یەکسەر چیەکەی پێەکەنیت ئەمە واکات چەنا هۆرمۆن لە لەشا دەرەدرێت کە لێپسراون بە هۆرمۆنی خۆشبەختی و دڵخۆشی ئەمە سەبارەت بە لایەنی دەرونی زۆر باشە و لە قورئانی ئاماژەی پێکراوە لە چەند بە شێوازێکی ناڕاستە و سوودە جەستەییەکانیشی هەر لە پێستەوە بیگرین بۆ پێست زۆر بەسووتە پێست تون و تۆڵە کاتەوە بۆ نەخۆشیەکانی پێست بۆ حەساسەتی پێش هەروەها بۆ خێراکردنی سووڕی خوێن بۆ لێدانی دڵ و هەروەها سوودەکانی زۆر ئەنجام بۆ کەمکردنەوەی کێژواتە بۆ توانەوەی چەوری هەنێک بۆ مەبەستە بەکاری بێن ینی بەکارێنانی مەبەستەکان سوودەکانەوە زۆر هەر کەسێ و بۆ شتێک بەکاری بێنێ هەیە بۆ نمونە قەڵەوە بۆ دابەزانی کێش بەکارێنێت و هەروەها سووڕی هەرسکردن زۆر سرعەتەکە یعنی ئەگەر تۆ خواردنێکی باشت خواردوێ 5 دقە بێن تۆ لە ژێرە بەفرا دوایەوە برسیتە واتە هەر زۆر چالاکەکە و وتمان بۆ پێز هەیە بۆ ماسکی دەموچاو بەکارێنێتەوە بەرنامەی تایبەتی لەسەرەکە دەموچاویانە خەنە ناو سوراحەیەک ئاو بۆ ماوەی 10 چرکە دوایە کادەرێنەوە بەم شێوازە وافرەتانە زیاتر بەکارێنن کە یانەیە ماسکێکی جوانی دەموچاویان بکەن هەروەها ئازارشکێنێکی زۆر باشە بۆ ماسولکەکانی جەستە بەگشتی بە تایبەتی پەلەکانی خوارەوە سەرەوە ئەمە یاریزانەکان بەکارێنن من لە راپۆرتێکا بینیم ئەو یاریزانان ڕاهێنانەکان ڕاهێنەکەی وەکو چۆن بڵێ بە ئیجباری پێیەکرد ئەچوونە ناو حەوزێک ئاو بە تایبەتی قاچیان بۆی ماسوولکەی قاچیان بەهێز بێت ئەچوونە ناوی هەتا ئەستێرە ناوبانگەکان ڕۆناڵدۆوانە هەمووی پیشانەیە کە ئەچوونە ناو ئەو بەفراوە هەرچەنە ینی زۆر قرس بوو بەلایەنەوە بەڵام دیار بوو هەر بە زۆر پێیانەکردن چونکە سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ ماسوولکەکان و هەیە بۆ ئازارشکێن بەکارێنێت ئێستا ئەگەر ببینن کاتێک پێکراو ڕۆئەیە لە ناو یاریگادا ئەو کەسانە وەکو فریاگوزاریە چنە سەر حاڵەتەکە ئایزباک بەکارێنەوەتە وردە سۆڵە خەنە سەر ئەو شوێنە چونکە ئەو شوێنە وزەیەکی گەرمی بەرکەوتووە بۆ لابردنی ئەو وزە گەرمیە پێویستە تۆ سۆهڵ بەکاربێنی وزە گەرمیەکە لە ئابەی ئازارەکە ئۆتۆماتیکی چیە بێت نامێنێت لەگەڵ ئاوسان و سووربوونەوە ئازار نایەڵێت وە سوودەکانی تریشی زۆرە ئێستا هەر بەو کورتیە باسمان کرد زۆر باشە کاگێ من یەکەم ساتی کە ئەچیتە نێو ئەم بەفرە پێم وابێ قورسی و تایبەتمەندیەکی خۆی هەیە کاتێکە یەکەم ئازار کوێیە چۆنچۆنیە کاتێککە یەکەم سات دواتر کە پێم وابێت وردە و دەڕادیت پێم وابێ زیاتر لە نیو کاتژمە دەمێنیتەوە لە نێو بەفردا بەڵێ سەرەتاکە چیتە ناو بەفرەکە ینی بەفرە دەکەن بە لایەن چیتە ناو سهۆڵاوەکە طبعاً هەز بە ئازارێکەکەی هەز بە ناڕەحەتیەکەکەی چونکە سەرەتاتە و خانەکانی لەشی ڕانە هاتووە بەو ئازارە و بەو بارە نەئاسایە کە تێیەکەویت لەبەرەوە ئەو ئازارە تەنها لە دەقەی یەکەم و دووەم و سێمە هەیان با بڵێن ئەو ناڕەحەتیە لە دەقەی یەکەم و دووەم سێمە لە دوایەوەتر جەستەی مرۆڤ زۆر بەهێزە خوای گەورە زۆر بە شێوازێکی سەرسوڕهێنە دروستی کردو لە هەر بار وەزعێکا هەبێت چ پلەی گەرمی زۆر بەرز بێ یان زۆر نزم بێ هەر چەند دەقەیەکی سەرەتایە دوایەوە ئۆتۆماتیکی ڕایەی لەگەڵیا من سەرەتانی هەز بە لەرزین و ئەوەیە کەم چونکە ئەمە حاڵەتێکی زۆر ئاسایە هەستکردن بە لەرزین لە ناو سۆڵا خەڵک وازانێ یانی شتێکە زۆر حاڵەتێکی تەبیعیە بەڵام دوایە کە ئاسایی بێتەوە من لە تەوێڵە و ڕۆژەکە چوومە تەوێڵە ناو بەفراوەکە خەڵک ئاهاتن ینی زۆر پێیان سیر بوو یەکەم جاریان بۆ وەکو عورف و عادەت ئەیانوت نەخۆشەکەوی ئاگات لە خۆت بێت چۆن ئەم شتانەکەی وتم ئیشی خۆمەکە چوومە ناوراوەکە من نزیکەی 20 دقیقە قسەم کرد بۆ ئەوانە باسی لایانی تەندروستیم بۆ کردن ینی قسەکردن لە ناو بەفراکە من زۆر جار ڕێنماییەیەم مانای ئەوەیە ئەو پەڕیزاڵیە لە ناو چونکە ئەگەر تۆ
شتێکت بەسەر بێ یان وەکو چۆن بڵێ نتوانانی ئەو وەرزشە بکەی ئەسڵ هەر تۆنی دەنگت نایەتە دەرەوە یعنی قسەکردن لە ژێر بەفرا ئەوە مانای زاڵیە ئەنی ئەبوو شێوازە سەرەتا هەست بە لەرزی نەکەی دوایەکە ئاساییە بێتەوە پاشان لە دوای 20 دقی با بڵێن کۆتایی دیسانەوە وەکو چۆن بڵێ لەرزەکە ئەو گەرمۆکەی کە پێشە وەری کردووە بە مروی زەمن کە ئەیاتەوە هەست بە سەرماکەی بەم شێوازە خۆڕاگرەبی تا بە تەواوی جەستەت لەگەڵ یا ڕایێ و لە کۆتاییە جەستەت بە تەواوی وەکو چۆن بڵێ جۆرە سڕبوونێکی پێوە دیارە و بۆ بەردانی ئەو سڕبوونەش ئەگەر نیم سعات مێنی تۆ پێویستی بە سعاتێکە بێ هەتاوەکم ئەو سڕبوونە لە جەستەدا بەرەبەرە خانەکان ئەو زەگەرمێ کەوەری گرتووە ئەیداتەوە ئەمەش بە وردە جوڵە و بە خواردنی شلەمەنی گەرم و وەیان ئەگەر هەبێت چوونە ناو ساونا و ئاوی گەرم بە هێواشیان یاوی شلەتێن و ساونا و هەوای گەرم زۆر باشە بۆ هێوەربوونەوەی حاڵەتەکە کاگەم پێم وابێت یەکەم جار پێیەکان و دەستەکان زۆر ئازاری پێگات وایە لە سەرما و لەناو بەفردا ئەروەڵام پێیەکان و دەستەکان ینی یەکێکە لەوانە کە زۆر زۆری ئیسعاجە ینی زۆر هەست بە ناڕەحەتیەکە ینی هەر وەکو چۆن بڵێ جەستەڵێ دەست و دەربێنە قاچ و دەربێنە بەڵامێتر تۆکێ گوێ نایەتی هەڵێ با بڕواتر کە هەرەوەنەوەکو چۆنەڵێ بە کردواری خۆمان ئەی بەسێ بەس بەستن نییە وکو چۆن بڵێ سڕە بێت کە سڕە بوو ئەتر زۆر هەستی پێ ناکەی وانزانیە ها چۆن دەست و سڕە بێت هەست بە زۆر ئازار ناکەی ئەبیژەکەوێتە ئەو بارەوە گەرنا بۆ شێوازە ئازارە بمێنێتەوە توانای کەس نابێ وەڵا دەست و قاچ ئەو دووشیانە کە زۆر عەزێتی منەیە لە سەرەتایە زۆر باشە کاک هێمن چونە ناو بەفر و هەروەها ئاوی سارد و سەهۆڵاو لە چ تەمەنێکدا ئەنجام بدرێت باشە بۆ تەندروستی؟ بەڵێ باسی تەمەنت کرد پێم وان بەیانی هەرچەنە زۆر دیاری نەکراوە وەکو ستاندارێک لە عالەمیە ئەوەی من ڕیسێرچم بۆ کردوێ بەڵام عادەتەن لە تەمەنێکە مرۆڤ بەرگە بگرێت و بەپێی کاتەکەی کە چێتەنا بۆ نمونە توانین بڵین مناڵێکی تەمەن 5 ساڵ 2 دقە بچێتە ناو دقەیەک باشە بۆ ئەوەنە هەستی پێ بکات و دوایەکە لە 7 ساڵ بەرەوسەرەوە 8 ساڵ بەرەوسەرەوە ئەتوانێت بەپێ ئەو ڕایەنانەی بیکات دقەکان زیاتر بکە واتە ئاسایە لە سەر و تەمەنی 15 ساڵیەوە زۆر ئاسایە بچێتە ناو بەفر و ئاوە سۆڵاوەکە حتا بگا بە تەمەنی 70 ساڵ و 80 ساڵیش ئێستا ئەو ڕیکۆردێک کتێبی گینز کە دوایەکە مەجال هەبێ بۆتان باسەکەم شکێنرات پیاوێکی تەمەن 6 ساڵ بوو نزیکەی 3 ساعت و شتێک مایەوە لە ناوە ساردەکە واتە تەمەن هیچ ڕێگریەک نییە لە بەردەمەوەی تۆ بڵێ چ تەمەنێک باشە بچێتە ناوە تەنها ڕاهێنان هەروەکو یاریەکانی تر یاری ئاسن ئێستا هەیە تەمەنی 6 ساڵی کات 70 ساڵە و یاریەکان یاری وەرشەکانی تر واتە بە پێ و ڕایەنانەی کە خۆت ئەیکەی هیچ تەمەنێک ڕێگری نییە لە چ تەمەنێکەوە دەست بکەیان لە چ تەمەنێکە کۆتایی پێبێنی تەنها پەیوەندی بە ڕاهێنان و توانای خۆتەوە هەیە کاگە من ئینشاءڵڵا ئەگەر تۆ وا بکەیت و ناو بچێتە کتێبی گینسەوە گرنگترین شتێک چییەوە لە چ قۆناغێکدا وردە و دەتوانیت ئینشاءڵڵا ئەو ڕیکۆتە بشکێنیت و بچیتە نێو ینی ئەو نازناوە بەدەست بێنیت بەڵێ سەرەتا پێشەوەی باسی شکاندنی ئەو ڕیکۆردە بکەم حەزەکەم باسێکی وانە بکەم کە ئەو ڕیکۆردەیان شکاندەوە یەکەم کەس ویم هۆف بوو پیاوێکی هۆڵەندیە کە 40 ساڵە خەڵکیەوەی ئێستا نزیکی تەمەنی 70 ساڵە ناوبانکێکی زۆری هەیە ژیانەکەی بە دوو درێژی هەیە حەز ناکەم باسیکە ئەو شکاندی سعاتێک و 52 دقە مایەوە لە ناویە دوایە ئەو ڕیکۆردەکە شکێنرا بچوو بۆ سعات و 53 دقە دوایەوە کەسێکی ترا کوردی بە 2 سعات و 30 خولەک دوایەوە کەسێک تر ها کردی 2 سعات و 35 خولەک دوایەوە پیاوێکی هۆڵەندی هات کردی بە 3 سعات و 3 دقە 2023 ئافرەتێک شکاندی و کردی بە 3 سعات و 6 دقە چ پێوەرەگەیە کەم کەسە وزەبەخشێک شتێکی بەکارنەیە نابێت بۆی کە بە ڕاستی دروستی بتوانێت ئەوە بشکێنێت بۆیان ڕاستی نازانم بەس ئەکرێ خۆیان جەماعەتی کتێبی گینس ئەبێ پێشەوە لەلایە بن ینی فەحسی بکەن بزانن شتێکیان بەکار نەهێنابێت چونکە بەڕاستی من بۆ خۆم مدەیەک زۆرە چوون بەسەرەوە بزانم چ خواردنێک بەکارێنم هەستم کرد هەچ خواردنێک بەکار بێنی هەر بەرگەی 2 دقەیەکرێ لە ڕاستی ینی تۆ چە نەتوانێ وزەی گەرمیت بێت لە ناو سوهۆڵای بۆ ئەوان نازانم چیان بەکار هێنابێ گەرنا پێویستی بە ڕایەنانێکی زۆر هەیە ئێستا ئەو ڕیکۆردانەیەم دوانەی ئاخیر بە تایبەتی شکێنراون لە پۆڵەندا بوو ئەمە ئاخریان ئافرەتێکە خۆشم لە فەیسبووکەکە پۆستم کردووەوە فڕەندیشمە قسەم لەگەڵا کردووە
ئەوان ئەزمموی زۆریان هەیە بەڕاستی نزیکەی 15 ساڵە خەریکن یعنی هەر وەکو خۆمان لای خۆمان چون بە کۆمەڵ ئەها یاری دووگۆڵی و ئەچن یاریەکانی ترەکەن بارە و باسکە ئەوان بەو شێوازە بە کۆمەڵ ئەچن ناویان و ڕاهێنەریان هەیە بەردەوام ئیشی لەسەرەکەن منە بیرن لە پۆستی فەیسبووکەکانیانە زۆر گرنگی پێدەن ینی ئەم گرنگی ئەنجا زەمینەشیان لەبارە بۆ من لە بەرنامە هەیە ئیشەڵڵا و پێوەرە بشکێنم بەڵام پێویستیم بە زەمینەیەکی زۆر باشەوێ بۆ نمونە دووسێ حوزمە بێت بێ ئاوی ساردم هەبێ ساونام هەبێ ینی ئەم زەمینانە ڕۆژانە بێ بەردەوام ڕاهێنانی لەسەر بکەم تا ئێستا بۆی دەست نایەوە بەس چەڵان لە بەرنامەیە هەیە گەرخوای گەورە کاراسانی بکە ئەو زەمینەم بۆ دەست بە ڕاهێنانی لەسەر بکەم ومێت هەیە ئیشەڵڵا و پێوەرە بشکێنم ئینشاڵڵا کاکە من دەبێت چەند کاتژمێر بمەیتەوە بتوانیت بگەیتەوە بە دوای ئاستی ئەوان 3 سعات و 6 دقه کۆتا پێوەرە کەشکێنراوە ینی من گەر بەخۆما پەرمیشەڵە لە تواناما هەیە بیگەێنمە نزیکەی 4 سعاتیش بەس ئەو زەمینەم بۆ دەست بە ئێستا بۆ نمونە کورتترین زەمینە من ئێستا ئەبێ بڕۆم 37 کیلۆمەتر ببڕم نزیکەی بگەمە سەر سنووری ئێران و عێراق کە کاتە ئاوێسەر لە تەوێڵە ئەنج بگەمە سەر یەکێک لەو زەمینانەی کە بەفریتیایە یان بچمە تەوێنەی بەڵخە کە نزیکەی 45 دقه بە سیارە و دوایەکە بە سەعاتێکیش بە شاخەوانی سەرکەوی ئەنجامە زەمینە ینی زەمینەکان قورسن ئەمە تەنها لە وەرزی زستانە کە خۆی هەیە جاوەرە ئەگەر بە هاوینانی شابی پێویستیم بە سەهۆڵێکی زۆرە بێ پێویستیم بە هەنێک حوز و ساونا بێ کە ئەو سۆڵانەی تیابێ ئەمیژەکەر بە هەنێک ئامێر بکرێت و کارەبای بەردەوام و هەبێت ئەتوانم ئەو ڕایەنانە بەردەوامی پێ بۆ میشەڵا و پێوەرە بشکێنم زۆر باشە کاکێ من ئەگەر کەسێک بێوێت وەکو بەڕێزت لەگەڵ بەفردا ڕابێت و بچێتە ناو ئاوی ساردەوەکو دەزانی خەڵکی خۆمان زۆر لە سەرما ئەترسێت هەر پەرداخی ئاوی سارد دەخواتەوە دوای خولەک ێگەڵە سەرمامە چۆن ڕابێت لەگەڵ ئەم جەوە ساردا لەگەڵ ئەم کەشە ساردە هیچ ڕاهێنانێک هیچ ڕێماییەک هەیە کە پێیان بڵێ بەڵێ پرسیارەکە زۆر جوان بوو ڕاستە لە مێشکی منی شاو لەگەڵ برادێکا باس ئەوەمان کرد چی بکەین بۆی خەڵکی چونکە بەردەوام خەڵکی پرسیارەکە ئەبێ من لە بەرنامە هەیە ئیشەڵا ئەکادیمیایەک دامەزرێنم سنتەرێک نادیەک هەتا سەرەتا لە گروپێک یا ڕێکخراوێکیشەوە دەست پێ بکەم ئەو کەسانەی کە پەیوەندیەکەن لەگەڵ مابێ ڕاهێنان بکەن ینی هەیە بەقا پێگاوە ترسێکە ئیکا بەسەر خۆیان ئاوێکی سارد جاجاوێر بیخێتە نا بەفراوەکە ئەبێ ئەمە ڕاهێنانی پێ بکرێ ئەتوانێت ینی بەڕاستی ئەو کەسەی کە ئەڵێ من بە هیچ نەوعی ناتوانم بچمە ناو ئاوی ساردویان بە ئاوی سارد خۆم بشۆم ئەو کەسە گەر بێت لای من هەفتەیەک ڕاهێنان بکات لانی کەمەتوانێت 10 دقه لە ناو بەفرا بمێنێتەوە ئەمەش بە پێدانی ئەو ڕێنماییانەوە ڕۆژانە ڕاهێنانی پێکەی چۆن کەسێک سەرەتا ناتوانێت 20 کیلۆ زەخت بکە قورسایی دوایەکە ڕاهێنەرەکەی لەوانێ بگاتە 300 کیلۆ زەخت بکە ئەمیش بە هەمان شێوازە ئەگەر ئەو ڕێنمایی و تەکنیکانە بەکار بهێنێت جێبەجێیان بکات لەژێر سەرپەرشتی ڕاهێنەرێکا بێت ئەتوانێت بەتەیەکی زۆر زیاتریش لەوەی کە هەیە بیکات یعنی هەرەوەیە پێی بەو توانایە ناخی کە خۆیان هەیە شاراوەی خۆی پێی ببرێت و بەکاری بێنێ ئەتوانێت هەر ڕیکۆردێک خۆی بێ بیشکێنێت زۆر باشە کاک من دوای ئەوەی کە تۆ لە نێو بەفردادیتە دەرەوە گرنگترین شتێک چی ئەنجام بدەیت زۆر جار باز لەوە دەکرێت کە کەسانێک بۆ شێوازە بوون کە لە سەرمایەکی زۆرە کە خۆیان گەرم کردووەتەوە تووشی شەلەلاتون تووشی نەخۆشی دیکاتون ئەمە چۆنچۆنیە تۆ گرنگترین تەکنیکێک چییە دوای ئەوەی کە لە نێو ئەم سەرما و بەفرە زۆرەدا دێتە دەرەوە بەڵێ پرسیارێکی زۆر جوان بوو بەڕاستی بۆ ئەوەی خەڵک تێنەکەوێت لەم بابەتە تەبەن کە تۆ چیتە ناوە بەفراوە هەز بە سەرمایەکی زۆرەکەی سەرمایەکی زۆر چووەتە ناو خانەکانی لەشتەوە چۆن ئەم سەرما دەربچێت چه تەکنیکێ بەکاربێنی من هەنێک لە تەکنیکانم تاقی کردوێتەوە ینی سادەترین و باشترین سەلامەترین ڕێگا ئەوەیە تۆ خۆت وش بکەیتەوە جلەکانت لەبەر بکەیت ڕێگە ببڕی ینی وردە ڕێگە ببڕی بۆ ئەوەی هێواش ینی هێواژ نابێ بە سرعەت ئەو گەرما لە لەشت دەربکە بێ بە هێواژ تۆ ئەگە نیم سەعات لە ناوی بووبی ئەبێ بە سەعاتێ دەرچێت ینی لانی کەم سەعاتێک ینی بە دوو ئەوەندەی پێویستە بێ بەڵام نابێ بە هیچ نەوعی ئاوی گەرم بەکار بهێنین بۆ خۆ ئاساییکردنەوە بۆ نمونە هەنی هەز بە لەرزەکەی هەز بەڵێ بە ئاوێکی گەرم نەخێر پێست لەو کاتە زۆر تووشی زیانە بێ بەڕاستی ینی هەر خۆت بێنە شای خۆ دەستت کاتێ ئەلەرزەی بیخەبەر گەرمایەکۆ بیخەبەر ئاگرێکۆ هەز بە ئازارەکەی ینی ئازار و وەزای دەنزیان بەر جەستە دەگەێنی ئەگەر بە گەرمایەکی با بڵێن بەهێز بتێ خۆت گەرم بکەیتەوە بەس ئەگەر ساونایەک هەبێ
گەرمایەکی شێدارە کە هەوای شێدارە ئەوە ئاسایی ئەگەر هەبێت دەست بە ئەمە خۆشترینیانەوە ئاسانترینیانە گەر دەست نەیە من ئێستا زۆربەی جان لە شاخەکان و لە شوێنە گشتەکانە یکەم تەناوەیە خۆم وشکە کەمەجلەکان لەبەرەکەم و کەمێک ڕێگا ئەبڕم و ئەجوڵێم و ئەچمە بەر ئاگرێک لە دوورەوە خۆم گەرمەکەمەوە گەر هەبێ شلەمەنیەک ئەخۆم بۆ نمونە شیرێک بێ ئاوێکی گەرم بێ ئەخۆم هەر ئەوانە یعنی ئەمەیە ڕێگا سەلامەتەکە. زۆر باشە کاک هێمن بێگومان هەنێک وەرزش هەیە کە هەنێک کەس کە نەخۆشیێکی دیاریکراویان هەیە ناتوان ئەنجامی بن ئەم چونە ناو ئاو و بەفرا چ کەسێک هەیە یاخۆ چ کەسێک کە نەخۆشیێکی تایبەتی هەیە ناتوانێت ئەنجامی بدات؟ بەڵێ سەبارەت بۆوانەی کە ناتوانن بچن ناوی کەسێکی پەک کەوتە بێ لەسەر جێگا بێ ئەمە توانای کەم بۆ چونکە ئەمە ئەم ڕایانانە پێویستی بە کەسێکی بەتوانا و سەلامەت و تەندروستە بێت ئەو کەسانەی پەکەوتن ئەو کەسانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی گورچیلە و هەر نەخۆشیەکە درێژخایەنە ئەو کەسە هەی بێت باش نیانی ئەویش ئەکرێت لە مەرحەلەیەکە بە جۆرە لە جۆرەکان چەند دەقەیەک بە پێ ڕێنماییەکان بێنێتەوە ئەتوانێت بەڵام ناکرێت ئەوان وەکو چۆن بڵێ تووپڕ بێنە ناو مەوزوعەکەوە بۆ ئەوانە باش نییە ینی بەڕاستی قەت من نەموتووە بە هەموو کەسێ بچۆرە ناو ئاوی سارد تەنها وتما گەر کەسێک مەیلەکات لە ژێر و ڕێنمایانەی کە من پێێنم ئەتوانێت بچێت گەرنا هەموو کەسێ بۆی نێ بۆ من مناڵێکە یان نەخۆشەکە یا بەتەمەنێک یان ئەوانەی نەخۆشی درێژخانیانەیە پێم وا بێ باش نییە بۆ ئەوانە. زۆر باشە کاک من باسی خواردنت کرد هیچ خواردنێکی تایبەت هەیە ماوەی ئەم چەند ساڵێک کە بەڕێستان لەگەڵ ئەم جۆرە وەرشەدان خواردنێکی تایبەت هەیە کە کەمێک گرمێکی پێ بەخشێ کەمێک بتوانانی زیاتر لە نێو بەفرەدا بمێنیتەوە زۆرجا باز لە خواردنە کوردەواریەکان نەکرێت ئەمە هیچ سوودێکی هەبوو بۆ تۆ؟ طبعا ئەو خواردنانە توانین بڵێن عامل مساعی دەکەن بۆ ئەو وەرزشەیتەوە گەر ناگەر بتەوێ ینی تۆ پشت بە خواردنێکی باش بەسی تو تر پێ بچیتە ناو ئاوە سارد و سۆڵاوەکە تر سەرماد نەبێ نەخێر شتیوان نیە هیچ خواردنێک هیچ شلەمەنیەک نییە لەسەر زەویە تۆ بیخۆیت و لەناو ئەو ئاو ساردە بەفراوە هەز بە سەرمانەکەی هیچ شتێک بەرگەی 2 دقە ناگرێت من خۆم سپاس بۆخوا بەدوور بووم لە مەی خواردنوانە بەس کە ئەوەی باسیەکەن نازانم ناویان چی ئەو شتانێک ئارەق و ئەوانە ئەڵێن بۆ گەرما زۆر باشە ڤۆدگا ئەوانە بەس بڕوا ناکەم هیچ کامێکیان بەرگەی 3 دقینا ئەو بەفرا و سۆڵاوە بکرن بەڵام خواردنە کوردەوارێکی خۆمانەوەنی پرسیومە لەوانەیە کەوا ئەزموونیانەیە زۆر پرسیارم لێ کردووە ئەڵێن بەر هەمە شیرەمەنیەکان وەکو پەنیر و قەیماخ و ئەوانە زایدەن هەنگوین تێکەڵیان بکەیت وەزایدەن خورما و توی وشک گوێز ئەم شتانە تێکەڵ بکەی بیان خۆی پێشەوە بەهای خۆراکیان باش ینی وزەیەکی گەرمیان هەیە کە وەریەگری احتیمالە ینی بە جۆرێک لە جۆرەکان هاوکاتە بێت لەوەی کەوا زۆر حەز بە سەرما نەکەی بە تایبەتی لە دەقەکانی سەرەتا چونکە ئەو وزەی گەرمیەکە خۆی سەرما چیەکە وزە ئەسووتێنە بەردەوام پێویست ینی ئەو وزە سەرمایەتە ناوی ئەبێ وزەی گەرمی پێ بەخشێت لە بەرامبەر هەر و یەکەیەکی گەرمۆک سەرما کە چێتە ناوخانەکانی لەشەوە بێ یەکەیەکی گەرما لە بەرامبەر یا دەربچێت ینی تۆ ئەبێ وزەیەکی زۆرت کۆ کرد بێتەوە ئەگەر چی ینی زۆر خواردنێکی دیاریکراو نییە من هەتا پرسییم لەو کەسەی کە یەکێ لە ڕێکۆردەکانی شکاند بوو وتم چه خواردنێک باشە بۆوان وتی ئەو خواردنە کاربۆهیدراتانەیە کەوا زوو هەرسە بن بۆ نمونە مۆزێک ئەها شتێکی ئاسایی کە خۆی وزەیەکی گەرمی تایە و لەو کاتا ئیسفادەی لێکەی پێویستە لەو پێشەوەی بچیتە ناوی ئاوێکی باشت خوارد بێت ئاوێکی باشت خوارد بێت و هەنێک خواردن بە تایبەتی سعاتێک پێشەوە نابێ بە مەعیدەی پڕیشەوە سعاتێک 2 ساعت پێشەوەی خواردنێکی باشت خوارد بۆ منە هەرش لەو برنجێکی زۆر ئەمە وزەیەکی گەرمی زۆرتیایە کالۆری زۆرتیان پێویستمان بە کالۆریە یعنی خواردنەکان ناتوانین زۆر تەحدید بکەین بەڵام هەر شتێکی خواردنێکی باشت خوارد بێ ئەگەرچی هەر ئەو عادەتی خۆمانش لەو برنجە فاسەلا برنجامە وزەیەکی گەرمی ینی زۆر باشە کالۆری زۆری تایە خواردنانەی خۆمان هەر خواردنێکە بخۆی ئەوەنە کالۆری زۆری تیابێت و دوای کاسفەتی لێکەی زۆر سپاس دەکەین کاک هێمن جەلال تەیۆڵەیی وەرشەوان و ئاوکات کارمەندی تەندروستی زۆر سپاس کە لەم تەوەرەی لەگەڵماندا بووی زۆر سپاس دەکەین کاک هێمن